لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. اللهم انصر إخواننا المستضعفين في مشارق الأرض ومغاربها يا أكرم الأكرمين. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێی بەرنامەی پێشەنگبوون کە بەرنامەکەمان تایبەتە بە چۆنیەتی دروستکردنی کەسێکی پێشەنگ و خاوەن بەها. وەکو بەرنامەکەمان باسی 5 بنچینەمان دەکەین. بنچینەی یەکەم بنچینەی بەهایەکان کە 5 خاڵ لە خۆ دەگری باسمان کردووە. بنچینەی دووەم کە پێویستە کەسێکی پێشەنگ خۆی تێدا شارەزە بکە کە بنچینەی تەخطیطە کە پلان ئەویش لە 5 خاڵ کۆمان کردەوە کە نزیکەی 20 بەرنامەیەکمان لەسەر کردیان. بنچینەی سێم بنچینەی بەڕێوەبردن، ئەو ئینسانە چۆن دەتوانی کات هەروە خۆ هەروە خەڵک چۆن دەتوانی لە ڕووی بەڕێوەبردنی کاریگەری هەبێ یان بتوانی ئیشەکانی خۆی چۆن بەڕێوە بابەت شێوێک ئەویشمان باس کرد لە نزیکەی 20 بەرنامەیەک. هاتینە سەر خاڵی چوارەم کە لێهاتوویی کە ئینسانی پێشەنگ پێویستە لە هەیاتوویی هەبی، ئەویش لە 5 خاڵمان باس کرد کە لێهاتوویی خود، هەروە لێهاتوویی کاجێڕی، هەروە لێهاتوویی لە ڕووی گەشەکردن و هەروە باسی لێهاتوویی بەخشینمان کرد کە ئەویشمان لە 5 خاڵ کە لە بەرنامەکانی پێشوو لە بەرنامەی 92-93 باسمان کرد. کە ئەمڕۆ دەینە سەر بنچینەیەشتر، بنچینەی بەرهەم کە پێویستە کەسی پێشەنگ بەرهەمی هەبێ. ڕاستە لە بەخشیندا لەوانەی باسی هەندێک شتمان کردبێتەوە لێرەش دووبارەی بکەینەوە بە هەمان شێوە. گوتمان ئینسان کە بەخشینی هەبێ وەکو تەئلیفاتی هەبێ، وەکو چاوپێکەوتنی هەبێ، وەکو وتاری هەبێ، ئەم بابەتانەوە باس وەکو خۆڵی هەبێ، بە هەمان شێوە لێرە دەین باسی بنچینەی پێنجەم بنچینە لەوەی کە بۆ ئەوی پێشەنگێکی خاوەن پەیام و بەها و بەرهەمی هەبێ کە پێویستە کەسی پێشەنگ بەرهەمی هەبێ. کەواتە بەبەسمان لە بەرهەم هەمبوون بوون چی؟ یعنی ئەو شتانەی کە وەکو خزمەت پێشکەش بە جەماوەر دەکا. هەر شتێک کە کەسی پێشەنگ پێشکەش بە جەماوەری دەکا پێی دەرێن بەرهەم. ئینجا بەرهەمەکە چ کتێب بێ، چ دیاربوون لە ڕاگەیان بێ، چ چاوپێکەوتنێکی ڕاستەوخۆ بێ، چ ئامادەکردنیەکی بابرین ئامادەبوونی ئەلکترۆنی بی، چ ئامرازی تریشمان هەیە کە پێشەنگ بوون دەتوانین بەکاری بێنێت بۆ ئەوی کە بەرهەمیە بێ. کەواتە بەرهەم مەبەستمان لەو شتانەیە کە پێشەنگ دەیبەخشێتە خەڵکدا. ئینجا بە هەمان شێوە وتاری ئاینی بەرهەمە کە مامۆستای ئاینی دەیبەخشێتە خەڵک، دەیبەخشێتە خەڵک. هەروەها ئەگەر بێت و کتێبێک دەنووسیە بەرهەمە، یان کاسێتێک دادەنێ یان شتێک ئەوە هەموو بەرهەمە. ئینجا ئەو بەرهەمانە دەبتە هۆی ئەوەی کە ئینسانەکە کە ئەو بەرهەمانە کە دەلالەتە ئەو کەسێکی پێشەنگی خاوەن پەیام و خاوەن بەهایە. یەکەم شت کە پێوی کە بۆ بەرهەمانەی کە کاریگەریی تەواو هەیە کە نووسینی پەرتووکە کە وەکو لەوەشمان باس کرد لە بەرنامەی 92شمان باس کرد کە نووسین یەکێکە لە بەخشیندا، بەڵام ئەمڕۆ کە تەرکیزێکی دەکەین باسی کتێب نووسین دەکەین کە ئەوش باسی 5 خاڵی گرنگ دەکەین کە یەکەم کتابی بە شێوەیەک بێ. هەندێک کەس هەیە وەکو دەڵێن، هەندێک کەس هەیە دەڵێن ئێمە دەمان هەوێت دنیا بکەینەوە، دنیا بکەینەوە، بەڵام کاتێک توانای کردنەوەی کتێبێکیان نییە. مەبەستمان لە چی ئەو قسەیە؟ یعنی تۆ ئەگەر بێتەوێت دەتوێت دنیا بکەیەوە پێویستە کتێب بکەیەوە. ئەگەر بێت و کتێب نەکەیەوە دنیات پێ ناکرێتەوە. ئەگەر بێت و ئەوڕۆ مسلمان دەیهەوێت دنیا بکاتەوە دەبین لەگەر قورئانەکەی خۆی هەموو ڕۆژی بیکاتەوە. تۆ دەتەوێت دنیات لێ بکرێتەوە بەبێ ئەوەی قورئان بکەیەوە، بەبێ ئەوەی کتێب بخوێنیەوە ناکرێت. ئێمە کاتێک ملەتی نەتەوەی ئیقڕائین باشە، نەتەوەی کتابین، دەبێت کتێب بخوێنینەوە. چونکە دەمانەوێت دنیامان بۆ بکرێتەوە دەبێت کتێب بکەینەوە. سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ دنیایان بۆ کراوە، دەبێت کتێبیان دەکردەوە، ڕۆژانە کتێبیان دەکردەوە دایان خوێندەوە. سەلەف بەو شێوەی
هەروەها ئەو کەسانێک کە توانیتیان لە قیمە بژین بۆ توانیتیان لەبەر کتێب دەکەنەوە بۆی دنیایان بۆ دەکرێت و ئینجا باشترین کتێب کە کتێبی ئەڵڵایە کە حەڵەی تێدا نییە بێگەردە بێخاڵە هیچ ئەو شتانەی تێدا نییە کە تێدا نەبوو کاتە باشترین کتێب بۆ کردنەوەی دنیا بریتە کتێبی ئەڵڵا بۆ ئەوی بچینە سەر کتێب گرینگە کە ئینسانی پێشەنگ بەرهەمی کتێبی هەبێت ئینجا کاتێک بەرهەمی کتێبی هەبێ کە باسمان کرد کە بەخشینی کتێبەکەی بە شێوەیە بێ یەکەم کتێب چی بکە وەکو باز دەکەن کە ئەبوو جەعفەری مەنسوور کە کابراایکی زیرەک بووە مخاتەبەی ئیمام مالک دەکا کە دەرێ من لەبەر ئەوەی ئێستاکە لە خۆم و لە تۆ عالمتر نابینم لەم دنیا خەڵکدا ڕۆژ بە ڕۆژ دوور دەکەونە علمدا پێویستە کتێبێک بنووسی کتێبێک بنووسی بەڵام چی دوور بکەوە لە دووشت ئاسان بکەی لە بۆ خەیڵ بیدایەتێک بی باشە دوور بکەوە لە ڕوخەسی ئیبن عەباس و شەدائیدی ئیبن عومەر ئیمامی مالک چ دەرێ علەمەنی وەلەقەد علەمەنی تەصنیف ئیمامی مالک دەرێ ئەبوو جەعفەری مەنسوور فێری تەصنیفکردنی بکەم باسی منهەجیەتی تەصنیف بکەم پرۆگرامی تەصنیفی بگۆتم کەواتە یەکەم کتێب زۆر گرینگە کاتێک تۆ دەتەوێت کتێبێک بنووسی بزانە کە ئەو کتێبەی دەنووسی کە یەکەم شت ئیخلاسی تێدا بێ کە ئەو کتێبێ دەنووسی مەبەستت تەنها مەبەستە پارە پوول نەبی چون کتێب نووسینە بۆ پارە پوول لەوانەیە پێ دەوڵەمەندی کۆمەڵە کەسێکە ئێستاکە تەنها کتێب دەنووسن بۆ پارە و پوول بەڵام کەسی پێشەنگی خاوە پەیام و خاوە بەها کتێب دەنووسی ئیخلاسی تێدایە ئیخلاسی نیەتی چاچی تێدایە نیەتی باشی تێدایە نیەتی ڕەزامەندی خوای پەروەردگار تێدایە هێزی ئەو پەرتووکە لە بڵاوبوونەوەیە بەڵام چ شتێک دەبتە هۆی ئەوەی ئەو کتێبە بڵاو بووتەوە بڵاوبوونەوەکەش نەک بڵاوبوونەوەیەک تۆ بە خۆت بڵاو بکەی و بە شێوەیەشی ببەخشیە خەڵک بۆ نمونە 100,000 کتێبی ببەخشیە خەڵک هەمووی کتێب وەردەگرتەوە بڵاو دەبتەوە بەڵام کتێبەکە بەخۆی بڵاو بە تەبیعەتی خۆی بڵاوبوونەوەی لە هێزی پسپۆری تۆوە دیار دەکەوێت کە پسپۆریەکەی خۆت لە پسپۆریەکەی خۆت دەنووسی ئایا ناوەڕۆکەی ناوەڕۆکێکی بەهێزە کە ئیشارەتی پێدرێ هەروە لە ڕووڕووکەشدا گرنگێکی تەواوی پێ بدرێ چونکە کتێبی یەکەم کاتێک کەسی پێشەنگ دەنووسی زۆر واتای دەبێت دەستە ناو خەڵک کە ئەو دەبتە هۆی ئەوەی کە ئەو کەسە بتوانی کتێبی یەکەم دەبی زۆر ئاگادار بی کتێبی یەکەم دەبی زۆر ئاگادار بی بۆیە هەندێک شتەیە کە دەبی خۆت لێ دوورکەی لەم شتانە نەنووسی لە کتێبی یەکەم و لە دوایویش کە توانای تێدانە شارەزایبوونی تێدانە ڕۆژە کەسێک گوتی من تەرجمەی کتێبێکی دەکرد کتێبەکە علومی قورئان بوو بپرسیم یعنی بەڕاستی ئەتو شارەزایەک لە علومی قورئانە کەسەکە لە بوارێشتر کە تەخەسوسی هەبوو دەهات وشەکان دیگە وشانە مانایەتی ئەگەر بێت وشەکان مانای نەزانی چۆن ئەگەر بێت و شارەزای علومی قورئان نەبی بەلای مامۆستایەک نەخوێنبی چۆن دەتوانی تەرجمەی بکەین بەمان شێوە زۆر کەسمانە هەیە هاتیە تەرجمەی قورئانی کردیە یعنی لە تەمەنێکی زۆر بچووک غیر متمەکن کەسێکی بەتوانانی تۆ لۆ لە شتێک دەنووسی غیر متمەکینی لە پاش ئەوەی کە کاتێشتر گەورە دەبی و تەمەشا تەفسیرەکەی خۆت دەکەی و قورئانە تەفسیر کردیە باشگەز دەبیەوە شەرمەزار دەبیەوە شتەکەش بڵاو بیتەوە تکرار لما سەبق شتێکی مەنووسە کە تەنها تکرار بی لەوەی کە خەڵک نووسیتی بەڵکو دەبی شتێکی نوێخوازی تێبێ دابێ ئەو نوێخوازیە دەبتە هۆی ئەوەیە تۆ شتێکی نوێ دروست دەکەی هەروەها لا یعتەمل الجمهور به شتێکی منووسە کە خەڵکی جەماوەر من بەسم جەماوەر چییە هەر شتێک جەماوەری خۆیە تۆ لە بواری ئاینە دەنووسی خەڵک پێویستی تۆ یەکەم زار سپۆری لە بوارێ هەبی هەروە شتێک دەنووسی کە خەڵک نەینووسی یان بە شێوازێکتر دەینووسی هەروەها خەڵکیش ئیهتیمام بە بابەتەدا بۆیە بابەتەکەی تو چ بەرەو باشی و بەرەو ڕێکی دەچێت دۆم خاڵ کاتێک کتێب دەنووسی کە ژمارەی چاپ ئایا تۆ دەتەوێت ژمارەی چاپەکان چەندی ئەو ژمارە کاریگەریەکی هەیە بەڵام ژمارەی چاپەکان کە ژمارەی کڕیارەکان چەندە ئەمەش کاریگەریەکی زۆری هەیە نەک ژمارەیەکی زۆر کرد دوای لە سەر دەمێنێتەوە بەڵکو چاپی یەکەم وا چاکە ژمارەکە کەم بێت چونکە کتێب
عادەتەن لە چاپی یەکەمدا هەڵی تێدا خۆ هەڵی تێدەمینێ بەڵام هەڵەکان تۆ چاک دەکەی ئەگەر ژمارەکە کەم بوو زۆر بە ئاسانی دەتوانی هەڵەکان چاپکەوێت چاپی نوێ لێ بدەیە بۆیە مەبەستمان لە ژمارەی کڕینە ئایا چەند کەس خەڵک ئەگەر بێت و چاپکەی ئەو شتانە دەکرێت زۆر زارێک کەسەکە دیوانێکی شعری دانایە ئاخرێکە دیوانی شعریەکەی بۆ نەفرۆشایە چی لێ بکات سووتاندیتی فڕێدایە دایکە خەڵک کەواتە لێرە تۆ شتێکت کردووە ژمارەی چاپ مەکە با کەمتر بێ بەقەدر ئەوەن دەبێت کە خەڵک دەیخوێنتەوە ژمارەی پەرتوکان دەبێت گونجاو بێ بۆ پێویستی خەڵک بزانە خەڵک چەند پێویستی بۆ کتابانەیە تۆ کتێبێکی تەدریسی دادەنەی بۆ نمونە منهەجە لە کۆلێژی شەریعە لە کۆلێژی قانون یان لە مێژوو لە بواری باشوو بزانە چەند خەڵک پێویستی چەند کەس لە مێژوو دەخوێنی چەند کەس لە شەریعە دەخوێنی ئەوەندی چاپکە بۆ نمونە ساڵانە 500 کەس وەردەگیرێ تەنها 500 طبعەکە 1000 طبعەکە باشە 1000 بەشی 2 ساڵ دەکەن لە دوای طبعی نوێ دەکەیەوە باری ئابووری خەڵک کە ڕەچاوکە ئەو کتێبەکە کاتێک دەکرێت دەستە بازار باری ئابووری خەڵک پێی دەکرێت خەڵک پێی ناکرێت زۆر زارە کتێبی زۆر چاکرێت زۆر باش شێ بەڵام لەبەر گرانیەکەی کە خەڵک پێی ناکرێت تۆ دەبی ئەو بابەتانە هەموو پێشنگ دەبی جیاوازی بکات لە ڕووی سێ لە ڕوەیەکدا کە بە شێوێک ئەمشتا پێشکەش دەکات و کاتێک دێ ئەو پەرتوکە پەرکوتێکی ڕاگەیانە شێوەیەکە لە چ بوارێکە کە جیاوازی بکە بە شێوێک پێشکەش دەکات کە جەماوەرەکە بۆ وەربگەی بۆی بگری یان بێ کاتێک کە ژمارەی چاپکردنەکە کە تەسویقێکی بۆ بکە ئەو تەسویقا دەبتە هۆی ئەوەی کە ژمارەکان کە ژمارەی کتابەکان زیاتر بکات و هەرۆ زیاتر بفرۆشێ هەروە لە ڕووی زۆر و ژمارەکە ئەو زۆر بابەتە ئەو بابەتانێکی دەنووسی هەروە لە ڕووی کەمی و نەوعیەکەی نەوعیەکی چاک بێ هەرە لە کەمیەکەش بزانە چەند پێویستە تاکو سبەینی نەک ژمارەیەکی زۆر طبع بکەیت چاپ بکەیت لە پاشەوە کتێبەکەت یا کتێبەکەت نەفرۆشێ و هەروە سوودی نەبێ سەمیان کە کوالیتی ئەم کتێبەی کە پێویستە دەیکەی کوالیتیی بەرز بێ هەم لە ناوڕۆکدا کە ناوڕۆکیش بەهێزی هەبی هەروەها لە ڕووی ڕووکەشدا ڕووکەشێکی جوانی هەبی بەڕاستی ئەم سەردەما تەجلیدکردن و هەروە ڕازاندنەوەی کتێب زۆر واکە خاستە گرنگدان بە بیدایەت بە مقدمەی کتێب هەرەوە بە نیهایەت و هەرەوە بە فەهرستەکەی هەروە گرنگیدان بە فۆنتەکەی بە نووسینەکەی بە هەوامیشەکان بە شێوەیەک بێ بە شێوەیەک بێ تاکو بزانی کە کاریگەری دەبێتەوەی کە ئەو کتێبە زیاتر بخوێنرێتەوە یان زیاتر خەڵک ڕووی تێ بکە کە بتوانی کە کاریگەرێکی تەواوی هەبێ و هەروەها کە بتوانی تەسیرەبی چوارم خاڵ کە چاپکردنی پەرتوکە دوای پەرتوچی یەکەم ئایا کە کاتی پەرتوچی یەکەمت چاپ کردووە پەرچی جوایی بە شێوەیەک بێ تۆ دەی ڕاستکردنەوەی ئەو هەڵانەی کە کردیتە دێی چاپێکی یان پەرتوکێکی نوێ چاپ دەکەی کە ئەو شتانەی کە هەڵەت کردیە لە ڕووی لە ڕووی ئەتەکەیەتی نووسیندا لە ڕووی کا بابرێنە ڕووی ڕووکەشی بەرگەکانیدا هەروەها لە ڕووی دەربڕینی هەندێک وشەدا بە شێوێک ئەوشان دەربیان لە ڕووی ڕوونکردنەوە بە شێوەیەکدا بووە لە چاپی پەرتوچی دوای پەرتوچی یەکەمدا ئەو پەرتوچی دووەمدا تۆ دەی ئەم شتانەی دەی خاڵی بەهێزت لە چاپی یەکەم لە پەرتوچی یەکەمدا چ بووە ئەو خاڵە بەهێزانە بەهێزت دەکەی هەروە ئەو خاڵ لاوەزانەی لە پەرتوچی یەکەمدا هەت بووە خاڵە لاوەزەکان واز لێ دەینی بەو شێوەش دەبتە هۆی ئەوەی ئەو پەرتوچی دووەمت بەهێزتر دەبی هەروەها کاتێک پەرتوچی سێم دێ و چارەم دێ بە هەمان شێوە پێداچوونەوە لە بۆ پرۆگرام و شێواز و دەربڕینەکانی خۆت دەکەی بەوەشدا پەرتوکەکەت بەهێزتر دەبی و چاکتر دەبێ هەم ئەم بەهێزبوونە لە ڕوو ڕووکەش دەبی هەم لە ڕووی ناوڕۆک دەبی خاڵی پێنجەم بۆ ئەوی پەرتوکەکەت بەرهەمەکەت بەرهەمێکی چاک بێ کە شوێنی چاپکردن ئایا ئەم شوێنە چ شوێنەکە ئایا شوێنەکە ناسراوە یان ناسراونێ ئایا ناسرانەکەی دەبتە هۆی ئەوەی ئەتو بزەربی زۆر زاربەیە کە دەبینین شوێنی چاپکردمان هەیە کە کتێبی هەن زۆرە کە دێ قائیمەی کتێبەکان دەداتێ قائیمەی کتێبەکە تۆ لە ناو بزر دەبی تۆ تەماشا دەکەی بزانی زۆر زاروێش شوێنی چاپمە هەیە کەم کتێب چاپ دەکە بەڵام مەشهورە کاتە لەو کاتی دەچی ئەو شوێنی کە کەم کتێبەکە چاپ دەکە کەم کتێبەکە مەبەستمان چیە لە ساڵانە لەسەر کتێب کەمتر چاپ نەکە کە ئەو چاپکردنە کەواتە تۆ دەڵێ ئەو ساڵ ئەو چل کتێبەمان چاپ کردیە کە چل کتێبە ئینسانەکە مرۆڤەکە زۆر بەس ئەو کەسەی خوێنەرە زۆر بە ئاسانی ئەو چل کتێبە تەماشا دەکەن ناوی توی دێتە پێش چای بەڵام ئەگەر بێت و برێ ئەم ساڵ کاکە ئەم 1000 کتێبمان چاپ کردیە فی ضمنی تۆشی تێدا بوو لەو کاتەی تۆ لەناو 1000 کەسەسیە بزر دەبێ و دیار نابی هەروەها ئەم شوێنی
تۆ کەم کتێبەی لێ چاپ دەکەی کە بازارکردنی بەهێزبی بتوانی بازارێکی چاک لە بۆ کتێبەکە دروست بکە هەروەها عادەتێکیش بەهدیە بداتێت و تۆش بتانی بازارێک بۆ کتێبەکانی خۆت دروست بکەی بۆ کتێبەکانت بستە بستە بڵاو بێت و هەروە خەڵک سوودی لێ بگەین کاتە ئەو خاڵانەی باسمان کرد کاتێک کەسی پێشەم بەرهەمی دەبێ ئەو بەرهەمە کە بەو شێوەی کە کتێبی یەکەم دەنووسی بە شێوەیەک بی کە لە پاش ئەوەی کە کتێبی دووەم دەنووسی بە شێوەیەک بی لە پاش ئەوەی ئایا لە کوێن دەرچاپ بکە هەروە ژمارەی چاپکردنەکانی بە شێوەیەک ئەو هەموو کاریگەری هەیە هەموو کاریگەری هەیە الحەمدوللا وەکو باسمان کرد کە پرۆژەی ئیسلامی لە هەموو پرۆژەکانی تر کە کتێب زیاتر دەنووسن هەروە کتێبی زیاتر دەکڕن ئینشاءالله لە بەرنامەی داهاتوو زیاتر باسی بەرهەمی دووەم دەکەین کە بەرهەمەکان بریتە لە بەرهەمی ڕاگەیاندن کە پێویستە کە کەسی پێشەم بەرهەمی ڕاگەیانی هەبێ وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا